بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی رازیبوونی حەماس بە پێشنیازەکەی دۆناڵد ترامپ بۆ ئاگربەست و بۆ هەموو مەرجانی کە دۆناڵد ترامپ هەی بووە بۆ ئاگربەستی ئیسرائیل و غەزە. گفتگۆ دەکەین لەسەر ئەم پرسوباس و بابەتە لە ئەمریکاوە. بەڕێز ناسر بابەخانی مامۆستا لە کۆلێژی نۆرڤ لەگەڵمانە. کاک ناسر سڵاوت لێبێ، ئەم کاتت باش، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان لە یۆ بەیانێکی زووە. سپاس دەکەم بە بەیانێ زۆر لەگەڵمانی. بە ڕوانینی ئەوە رازیبوونی حەماس بە پێشنیازەکەی دۆناڵد ترامپ چاوەڕوانکراو بوو؟ ئەو کاتتان باش، بەڵێ بە باوەڕی من چاوەڕوانکرا بوو بە حکمیەوەی کە حەماس لەژێر ئەو گوشارانەی کە تێیدا بوو لە هەموو ڕووی سەربازی و لە ڕووی سیاسی و بە تایبەتی زانی وڵاتانێکی وە قەتەر و تورکیا بە تایبەتی کارتێکەری و مەسر کارتێکەریان لەسەر حەماسە بوو. لایەکی دیکەشەوە لە کوردەواریدا قسەیەکەیە دەڵێ شەق دەزانێت کۆنا لەکوێیە، بۆیە هیچ چارەیەکی دیکەی نەما بوو، ئەوە چاوەڕوانکرا بوو. ئەوە ئەلبەتە من چاوەڕوانی ئەوەشم دەکرد کە وەک دەوترێ لە چەند ڕۆژێک لەوە پێشەوە ئەو دەستەواژێ بۆتە باو کە حەماس قبوڵی دۆخەکەی کرد و قبوڵی ئەو خاڵانەی کرد کە ترامپ بووی دیاری کرد بوو. بەڵام ئەو بەڵامە باوەڕی من زۆرتر کاتێکەرێکی با بڵێن بە جۆرە لە جۆرەکان پرۆپاگەندەیی هەیە بۆ ئەوەی کە بدنیای دەرەوە بە تایبەتی بە خەڵکی غەزە نیشانی قبول نەکردو بە تایبەتی لەسەر چەکداماڵین و لەسەر ئەو جۆرە شتانە بۆ ئەوەی کە بڵێ هێندێک لە بەرامبەر شەرتەکاندا تێبینی هەبووە. بەڵام بەگشتی پێم وایە هەموو چاوەڕوانمان دەکرد بە حکمی و دۆخی کە تێیدا ئەو شەرتانە قبول بکە و لەلایەکی دیکەشەوە وەک ترامپ باسی لێوە کرد هیچ ڕێگا چارێکی دیکەی بۆ نەیشبوونەوە بۆ خۆی باسی کرد هەرکەس لەگەڵ من کار بکە دەبێت لەگەڵ من هاوڕا بێ. باشە کاک ناسەر، ینی ئەوەی کە تۆ وتت شەق دەزانێت خۆناغ لەکوێ لە کوردەواری ئامایە یان بە هیمەت وێ یا بە قیمەت ئێمە ئەو ڕێکوتنەمان دەوێت. دۆناڵد ترامپ دەڵێ ینی دەبێت قسەی من بێ، هەندێک دەڵێن ینی دەبوو حەماس شەرەفمەندانە کۆتایی پێباتە نەگەوەی خۆی ڕادەست بکە، خۆی تەسلیم بکات، چونکە هەر بەمەوە لی ناوەستن. ینی دەبێت حەماس کۆتایی پێبێت. ینی پێ دوایە رازیبوونی حەماس ڕاستە ناچاریە، بەڵام بەم شێوازە خزمەت بە منی ئەم بزوتنەوەی دەکات، ناوبانکی ئەم بزوتنەوەی دەکات کە خۆی وەکو بزوتنەوەیەکی شۆڕژگێڕی خاوەن خەبات و قوربانی ناساندووە. دیارە حەماس خۆی وەک ئەو تایبەتمەندیانەی کە جەنابەت باسە لێوە کرد ئەگەر ناساند بێش، بەحسەکە لەسەر ئەوەیە کە دەتوانم بڵم ئیجماعێکی نێونەتەوەی یان با بڵێن کۆدەنجێکی گشتی سەبارەت بەو پرسە ساز بووە. یعنی تۆ لە ئەمریکا و ئوروپا و وڵاتانی ترۆیکای ئەڵمان و بەریتانیا و فەڕەنسەوە بگرە هەتا دەگاتە وڵاتانی عەرەبی و ئیسلامی. بە تایبەتی هەر ترامپ ناوی ئەو وڵاتانەی هێنا، یعنی ناوی سێ وڵاتی عەرەبی وەک میسر و ئوردن و عەرەبستان و لەولاشەوە قەتەر و لەولاشەوە تورکیا. بۆیە ئەو ئیجماعە کە ساز بووە، ئەو کۆدەنجێ کە ساز بووە، هیچ ڕێچارەیەکی دیکەی بۆ حەماس نێ خەڵکە دەکەی لە ناوخۆ و ئەو بەڵێنانەی کە بە خەڵک دراوە کە لە ئەگەری بێت و ئەو سڵحە سەخامگیر بێ، دۆخی ئەو خەڵکە لەو دۆخە کە بەڕاستی هیچ وشەیەک پەیدا ناکەی بوو وەسی ئەم دۆخەنا لەبارە بەرەو دۆخێکی هێورتر بڕوە. بۆیە سەرڕای ئەوەی کە خۆی وەک ئۆرگانیزیشنێکی یان ڕێکخراوەیەکی با بڵێن شۆڕژێر پێناسە دەکا، بەڵام ئەوەی کە ئەوان کردیان باوەڕی من هەڵەیەکی گەورەی حسابات بوو و بە تایبەتی لەگەڵ هاتنە سەرکاری ترامپ ئەوەی کە ئەوان لە زەینیاندا بوو وەک با بڵێن حەماس وەک بەرەی مقاومە بوو بە بەڵقی سەر ئەو. چون ئەگەر لەبیرت بێ دەوری یەکەمی خولی یەکەمی سەر کۆماری ترامپ ساڵی 2020 ئەو کاتی گەڵاڵەیەکی هاوشێوەی دیارە بڕێک بە جیاوازیەوە کە بۆ خۆی پێی دەکوت دیڵ ئۆف سنچری، واتە مامەڵەی سەدا، کە دوایە ئەو ڕەخنانێکە لە سەرساز بوو لە ڕاستیدا ئەوەی کە ئەوڕۆ کە بۆ خۆی وەک گەورەترین
با بڵێن ڕۆژی سیڤیلایزیشن شارستانیەتی مرۆڤایەتی هێنا باس کرد چەند دوو سێ ڕۆژەوە پێش کە گەڵاڵەکەی پێشنیات کرد بە باوەڕی من ئەمە درێژەی هەمانە بۆ لە ڕاستیدا ئەوەی کە ترامپ لە زەینیدایە سازکردنی ڕۆژهەڵاتێکی ناوینی نوێیە بەو تایبەتمەندیانەی کە ترامپ دەهێوێت کە ئەگەر دەرفەتە بوو دەتوانین باسی لێ بکەین کە چه ئەو بەدوی چه ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێوەیە. باشە کاک نەسەر ینی هەندێک دەڵێن تەواوی خواستی نەتەنیاهۆ و ئیسرائیل لەنە پێشنیازەکانی دۆناڵد ترەمدایە لەبەرەوە ینی چ باشتی بێت چ بە شەڕ هەموو خواستەکانی ئیسرائیل لێدا بەدی هاتووە کەواتە ئەمە ینی ئەکرێ وەکو ڕێکەوتنێکی یەکلایەنە ناو ببرێ ینی بە شەڕ بێ بە ئاشتی بێ خواستەکانی ئیسرائیل بەدی دێ بەبێ گومان ئەمەژەت بە خاڵێکی زۆر گرنگ کردەوە ڕاستێکی حاشا هەڵنەگرە ئەمە بەنێو دەتوانین ڕێکەوتنە ئەجینا ئەوەی کە لەوێدا ئەوەی کە حەماس دەبێ چەک کرێ ئەوەی کە دەبێ حەماس دەدا هاتووی ئەم وڵاتەدا لە کەرتی غەزە هیچ دەورێکی نەبێ ئەمانە هەمووی لەلای یەکتر کە دادنەی وە لە هەمان کاتیشدا نتانیاهو ئاماژەی بەوەی کردو تا ئەو کاتێک کە پێویست بێ ئێمە بۆ پاراستنی ئەمن و تەناهی وڵاتی خۆمان لە کەرتی غەزە لەو شوێنە تایبەتیانە کە بۆ خۆمان پێمان پێویست بێت دەمێنینەوە کەوا بوو وەک عەرزم کردی بەحسەکە لەسەر ئەوەیە یانێ تۆ دەبێت بە دوورە دیمەنێکی با بڵین جیاوازە بۆ بڕوانی ئەو دیاردێ ئەمە تەنیا بۆ ئەوە نییە کە تۆ میلیشیایەکی وەک حەماس لەنەوبەری لە جغرافیایەکی زۆر بەرتەسک و بچووکدا بە باوەڕی من ئەمە پلانێکە بۆ ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵوگۆڕێکی جدی بەسەردا بێ و لە هەمان کاتیشدا وەک دەبینین بەبەستی سەرێکی ئەوەی کە نەتانیاهو بۆ خۆی شەخسەن باسی لێوە دەکات دیارە ترامپ بە شێوازێکی دیکە بەڵام ئەوان پێیان وایە کە لە ئێستادا ئەوان دەست و پێی ئەژدیهاتیان لەناو بدۆ دێبسنە زگسەری ئەژدیهاتی کە کۆماری ئیسلامی ئێران بێ جەنابەت هاوڵان ئەوەی کە پەسەند کراوە ئەوەی کە با بڵێن داسە پێێنراوە بەسەر حەمازدا ڕێکەوتنامەیەکی لە 100% یەکلایانەیە بەڵام لە هەمان کاتیشدا پێم وایە کە ڕەنگە خەڵکی غەزە بە تایبەتی لەو ماڵوێرانی بێتە دەرێ و دوا خاڵیشی بۆ ئەو کەسانەی کە بە پەرۆشەوەن بۆ دۆخی فەلەستین ڕەنگە دڵخۆشکرد بێت کە دراوێکی کردوێتەوە پەنجەرەیەکی بەرەوە کردوێتەوە کە دەوڵەتی فەلەستینی لە دواڕۆژدا بە هەندێ مەرج و بە هەندێ شەرت ساز بێ بووە لەگەڵ جەنابەت هاوڕا. باشە کاک نەسەر ئیسرائیل لە سەرەتای جەنگەکە وتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دادەڕێژینەوە بۆ شێوازەی کە مەترسی لەسەر ئاسایشی نیشتیمانی وڵاتەکەمان نەبێ ئیسرائیل لە خۆی دەترسێ ئەو کاتە بۆیە ئێستا ینی بە شێوازی خۆی سیاست دەکا و هەندێک دەڵێن ئیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیسرائیل بڕیار دەدا و بڕیاردەری یەکەم ئەوەیە ئایا بە ڕاگەاندنی ئاگربەستی جەنگی غەزە ئیسرائیل کۆتایی بە جەنگ دێ لە ناوچەکە؟ بەڕاستی وڵامی ئەو پرسیارەی زۆر زۆر سەختە ئێمە ئەو جەنگی کە تا ئێستا ڕووداوە ڕەنگە نازانم بەڕاستی من لێکۆڵینەوەیەکی بابە ئاماریم نەکردووە کە چەندین شەڕی لەم چەشنە لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبیدا یعنی هەر لە سەرەتای سازبوونی ئەم وڵاتەوە ڕەنگە زیاتر لە 10 شەڕی بەنێوبانگ وەک شەڕی شەڕی یۆم کیپۆر وەک ئەو شەڕی ئێستا بووە لە هەمووی ئەوانشدا حەول دراوە بە تایبەتی لەلایەن ئەمریکاوە کە ڕێکەوتن نامەیەکی تایبەت ساز بکرێت لە نێو ئەوانەدا لە وڵاتانی جۆر بە جۆری ئوروپای هەر بەو نێوانشەوە بابنەنی و دەرکراوە بەڵام هەتا ئێستا دەبینیم نەک ئەم شەڕەتەواو نەبوو بەڵکو ڕەهەندەکانی ئەم شەڕە بەرفراوانتر بوو و ماڵوێران کەرتر بووە یعنی بۆیە ئەمن بەعیدی دەزانم تا کاتێکی کە چارەسەریەکی یەکجارەکی بۆ پرسی فەلەستین جێبەجێ نەبێ ئەم شەڕە کۆتایی بێت چون ڕاستە تۆ حەماس وەک ئۆرگانیزیشنە وەک ڕێکخراوەیە کە دەکرێت بڵێن میلیش حقیقەتدا لە دەوڵەتی بەدەستەوەیەوە وەک باسی غەزەدا چەندین ساڵ بوو هەڵبژاردنی نەکرد بوو ئەو کەرەتەی
بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک دیکتاتۆری بەسەر خەڵکەکەیدا سەپان بوو، خەڵک لە ژیانێکی مرتاحدانە بوو و زۆر فاکتۆری دیکە، بەڵام لە هەمان کاتیشدا تۆ ناتوانانی وەک ئایدۆلۆژیەک ئەم بزوتنەوەی بسڕێەوە. ئەگەری ئەوە هەیە کە 10 ساڵی دیکە 20 ساڵی دیکە لە مەودایەکی زمانی دیکە سەر لەنوێ ئەم ئایدۆلۆژیە سەر هەڵداتەوە، بۆیە ئەوەی کە دنیا لەسەری کۆکە و بیتمەل لە دوایین کۆبوونەوەی بەڵێ نەتەوەی یەکگرتوەکان دانیشتنەوەی یەکگرتوەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆربەی وڵاتانی هاوپەیمان لەگەڵ ئیسرائیلیان ئاعترافیان بەبوونی ئیسرائیل بە فەلەستین کردووە. ئەمە دەستکەوتێکی گەورە بوو بەڕاستی بۆ فەلەستین، بووە چارەسەری دوو دەوڵەتی دوو وڵاتی ڕەنگە بتوانێت بەم دۆخە بگرێ. هەرچەندە لایەکی دیکەشەوە ئیسرائیل بە حکمی ئەوەی وڵاتێکی بچووکە، بە حکمی ئەوەی کە چواردەوی تنراوە بە وڵاتانی کە پۆتانسیێلێکی مێژویان هەیە لە دوژمنایەتی لەگەڵ ئیسرائیلدا، ترسی ئەوەی هەیە ئەگەر سپێنی بێت و فەلەستین وەک دەوڵەتێک پێناسە بکرێ، خاوەنی سوپای خۆی بێ، خاوەنی با بڵێ ئەدمینستریشن تایبەتی خۆی بێ، ئەو کات پێی وا بێت کە مەترسێکی زیاتری لەسرە. باشە کاک ناسر، پێ دوایە مەترسێکی ئەوها دروست بێ؟ ئەو تا ئیسرائیل دەبینین لە سووریاش نایەڵێ، ینی سووریاش هێز و چەکی ئەوەی هەبێت کە بتوانێت بێتە مەترسی بۆ سەر سووریا، یعنی تەنها هێزی پۆلیس و هەندێک چەک و چۆڵی ئەوەی کە بۆ وڵاتێک لە نێو خۆیدا بتوانێت بەکاری بێنێ. ئەمە بۆ سووریا گەروابێ، بۆ لوبنانە گەروابێ، چۆن بۆ فەڵەستین کە لە تەنیشتەوە بێ، ینی ڕێگە بۆ دەدا وڵاتێکی بەهێز دروست بێ. ڕاستە، چون وەک باسم لێوە کرد، مادام کە ئیسرائیل ئەلان ئێستا لە هەر ترامپی خەریکە لەگەڵ سووریا و نێردراوی تایبەتی سووریا خەریکین کۆبوونەوەکانیان بە ئەنجام بگەین و ئاگەری ئەوەیە وەک ترامپ باسی لێوە کرد کە لەگەڵ سووریا کەونە ڕێککەوتنێک، تەنانەت لە قسەکانیدا ئاماژەی کرد دیارە ترامپ بخۆ بزانانی کەسایەتێکی تایبەت خۆی هەیەەوە بە نازم بەگاڵتە جاڕی یا بە جددی باسی لەوەرکرد کە ڕۆژێک ئێرانیش تەبلی ئەو پەیمانی ئیبراهیم بێ، ڕێککەوتنامەی ئیبراهیم بێ، بۆیە دەبێت چاوەڕوانی زەمان بکرێت. ئەگەر بێت و ئەو وڵاتانە تێکەڵ بە پەیمانێکی ئەو هابن و لەلایەکی دیکەشەوە بەرحاڵ بخۆت بزانێت کە کۆماری ئیسلامی ئێران دەورێکی تێکدەری هەبووە هەتا ئێستا، ئەمە ڕێک ئەو هێرشێکە غەزە سەر ئیسرائیل لەلایەن حەماسەوە کاتێک بوو کە دەنگۆی ئەوەی هەبوو کە عەرەبستانیش تەبلی ڕێککەوتنامەی ئیبراهیم بێ. بۆیە لە ئەگەری نەمانی کۆماری ئیسلامی یان باڵین کز و لاوازکردنی کۆماری ئیسلامی و لەناوبردننی یەکجارەکی بەرەی مقاومەتە و تەبلی ئەم وڵاتانە بە پەیماننامەی ئیبراهیم و هەندێک باڵین شەرت و مەرجی نێونەتەوەی کە بۆ فەلەستیندا بدرێت، ڕەنگە دەڵام ڕەنگە دڵیاژنیم، بەڵام چارەسەری دوو دەوڵەت بتوانێت بە جۆرێک سەخامگیری لەو ناوچەیە بەدی بێنێ. بەڕێز مامۆستا ناسر بابەخانی، مامۆستا لە کۆلێژی نورڤە لە ئەمریکا، سپاس دەکەم ڕاستەخۆ لە ئەمریکا لەگەڵمان بووی، سپاس بۆ خستنە ڕووی سەرنج و بۆچوونەکانت.